بەڵێزان باس لەوەکەین کە ئێستا پشووە بە تایبەت بۆ وەزارەتی پەروەردە بە دیاریکراوی قسە و باز لەوە دەکەین پشوەکان وەکو دەرفەتێک بۆ مامۆستایان گرینگە کە ڕۆژانێکی زۆری پشوو هەیە مامۆستایان چیان بۆ بکرێت چیان بۆ بڕەخسێنرێت تاوەکو بتوانن لە ڕوانگەی ئاستی معریفی وەروەها پەروەردەی وەتواناکان وەروەها ئەو بابەتانی پێویستە ئەگەر بێت و ئەنجامدانی دەرفەتی گەشتی زانستی بێ وەروە دەرفەتێک بێ بۆ خولو و پێگەیاندنی خۆیان یا خۆت کۆمەڵێک بابەتی خوێندنەوە بۆی بتوانن مامۆساژ هەکبەکانی باشتر بکە وەروەها بتوانێت لە کاتی دەوامە باشتر بتوانێت ئەدای کاری پەروەردە و فێرکردن بکە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا بێخاڵ محمود مامۆستا لەم تەوەریە لەگەڵمان مامۆستا زۆر بەخێر پشوتان هەیە و ببورن لە پشوەکانی شێمە واست نەهێنی بەڵام بە ئامانجیەوەی ئینشاڵڵا بتوانین پەیامێک بە مامۆستایان بدەین کە ڕەنگە لە کاتی دەوامی فەرمیە دەرفەت نەبێ بتوانن بەشێک لەو شتانی پێویست بێ بۆی بتوانن وەکو مامۆستایەک باشتر ئەدای کاری خۆیان بکەن بەڵام چۆن سوود لە پشوەکان وەربگرێ بۆ مامۆستا. پێشێکی دەستخۆشیتان لەکەم سوپاس بۆ میوانداریتان. بەڕاستی پشوەکانمان دوو جۆرمان هەیە، پشووی هاوینمان هەیە، پشووی بەهارەمان هەیە. پشووی بەهارە زیاتر بۆ ئارامکردنەوەی ئیسراحەت و جەستە و نەفسێتی مامۆستا شتێکی زۆر پێویست و زۆر بەسوودە. لەگەڵەوە شاکاتەکەشی زۆر کەمە، ینی فریای شتێکی وان ناکەوێت کە لە وەزارەتەوە یاخود لە پەروەردەکانەوە یاخود لە قوتابخانەکانەوە دەورێ خولێ شتێ بکرێتەوە بۆ مامۆستا سوودی لێبینی. بەڵام مامۆستا نەتوان خۆیان لە سوۆسیال میدیاوە یاخود لە ڕێی کتێب خوێندنەوە توانەکانی خۆیان بەهرەدارترکەن و هەوڵ بن شێوازی مامەڵەکانیان لەگەڵ قوتابیانەوە، شێوازی ڕفتاریان لە ناو پۆلا، شێوازی مامەڵیان لە ناو خۆیان مامۆستایان خودی خۆیان شێوازێکی جیاوازتر بێت و زیاتر برە بدەن بە توانەکانی خۆیان لەو ڕێگایانەوە، چونکە لە پشووی بەهارەیە وەکو هەمومان نەزانین کاتەکەی کورتە زیاتر خەڵک وابەستەی سەیران و گەشت و کۆمەڵە شتە بێ کە مودەکە و ماوەکەی زۆر کەمە وەک لەوەی کە خۆڵ و دەورات هەر خودی گەشت و سەیرانەکانیش هەر جۆرێک نین لەوەی کە مامۆستاوەک باس کرد تۆزە دڵ و دەرونی ئارام بێتەوە هەر بینینی ناوچەیەکی تری کوردستان جەوێک ئەوە بکە مامۆستا تۆزێک هەرە وەزمونەی لەو ماوەیە ئیکا مەسە بتوانێت لەگەڵ تەلەفۆنەکانی ئەوە ئەکەوێتە سەر زیاتر قوتابخانەکان بۆ نمونە ئێستا لە قوتابخانەکانە بڕیارەدەن بە گەشتێکی دوور لە شارێ بۆ شارێکی تر هەم گەشتێکی وەکو گەشتێکی زانستی لێە هەم بیر و بۆچوون و کۆمەڵە شت ئەبینی لەوێ جیاوازیەکانە بینی ئەمانە هەمووی پێویستە بۆ ئینسان وەکو مرۆڤ پێویستی پێێتی کە گەشتێکی ڕۆحیە هەم گەشتێکی نەفسی و معنەویشە بۆ ئینسانەکان سوودی زۆر لێ ئەبینن. باشە مامۆستا ئەنی تا ڕادێک ئێمەی تاکی کورد هەڵە لە پشوو تێگەیشتوین بەمانای کەلیمە ناتوانین پشوومێن لە ڕۆژەکانی پشووە هۆکاری ئەمە بۆچی گەڕێتەوە ئایا مامۆستایان بەڕاستی بە هەڵە لەم بابەتە تێنەگەیشتون یان پێمان وایە تەنها پشوو بۆ تەلەبەکانە یاخود ئێمەی مامۆستایانیش ئەو مامۆستا بەڕێزانی کە لە ناوەندەکانی خوێندنە بە درێژایی ساڵ دەرسیان تۆ پێویستیان بەم پشووێ بتوان بەدڵنیایی هەموو کەسێ بە قوتابیان و مامۆستایان و چینەکانی تریشەوە جاربار پێویستمان بۆ پشوویەکی ئیسراحەتێکی مێشک و دەرونی و جەستەیی هەیە، چونکە تۆ ئێمە زۆربەی کات لە دەوامەکانە 4 ساعت 5 ساعت مامۆستا بە پێوەیە لەگەڵ کۆمەڵە قوتابی زۆرە مامەڵە ئەکاکە مێشک و ئیستیعاب و توانایەکی زۆر بەدەری ئەوێ ئەم شوانە بۆ چۆن بڵێ ئەپدێتکردنی ئینسانەکان خۆمانە ئەم ئەپدێتکردنەوە هەندێک کەس هەیە سوودی لێ ئەبینێ بەڵام هەندێک کەس بەداخەوە یعنی سوود لەوەش نابینێ جاری وایە بەبوونەوەی کە زیاد لە پێویست گەشتەکانی زۆرەکە زیاد لە پێویست سەیران و میوانداری و قەرەباڵغیەکانی زۆرەکە ئیسراحەت ناکە لەبەرەوە سوودی لێ نابینێ بۆیە ئینسان ئەتوانێت بە تایبەتیش مامۆستاکان ئەتوانن ئەم پشوانە بیکەنەوە بەمای ئەپدێتکردنەوەی خۆیان. ئێتر ئایا بەهۆنی سوۆسیال میدیا گوێگرتنە لەو بەرنامە و پرۆگرامانەی کە پتەویانەکە و توانەکانیان بەهرەدارترەکە یاخود ئەو شێوازەی کە چۆن وانەکانیان بۆ بڵێنەوە یاخود ڕێگاکانی تر ڕێگای جیاوازتر هەیە کە مامۆستا ئەو ڕۆتینیاتی تێکەوتووە فرسەتێکە لەو کاتانە بیگرێتە بەرکە خۆی باشتر بتوانادارتر بکات. پشووی ئەم ساڵ بەر ڕەمەزانێکەوە یان پێش ڕەمەزان یەک ڕۆژمانەمێنەوە دوایەوە ڕەمەزان مانگی ڕەمەزان دەست پێ هەر خودی گەشتکردنەکان مامۆستا وەک باسمان کرد لە پاڵیش یا ڕەنگە وەک باس کرد لە بەرەوەی پشوەکە کەمە ڕەنگە وەزارە لایەنە فەرمیەکان بەڵام زۆر جارە بین کۆمەڵی ڕێکخراوی زۆر باش بە تایبەت لایەنە ئیسلامیەکان من ئاگادارە مەسەن زۆر گرنگی بە پەروەردەی مامۆستایانە دەنگە خولی دوو ڕۆژی بەڕاستی گرنگە یان نا با مامۆستاژ لە ماڵەوە ئیسراحەت بکە ئەم چەند ڕۆژەی تر واز لە قەڵەم و کتێب و ئەوانە بێنێ وەڵاهی گرنگە بەڵام وەکو وتم ئەو سوودەی لێ نابینێ ئەم چوونە دەرە بۆ شێوازە بڵێم بچێتەوە بۆ خوول و بۆ دەوران ئەوەی کە سوودی لێ بێنرێ لە پشووی هاوینە گرنگە لێرە بەس مامۆستا بەڕاستی پشوێکی ڕۆحی با لەو خۆشەیە ئەتوانێت لە ماڵەوە وەکو وتم لە سوۆسیال میدیا لە ڕێگاکانی ترەوە
بەهرەدارتر بێ توانەکانی خۆی باشتر بکە یاخود لە ڕێگەی گەشتێکەوە بەڵام نەک ئەوەنە زۆر بێت و فەوزەوی بێت و بێتاقەت و تووشی مەلەلیکا کاتێک چێتەوە بۆ قوتابخانە بە بێهێزی و بە لاوازی بچێتەوە ناو قوتابخانە بەڵکو ئەمە بۆ ئەپدێتکردنەوەیە بۆ ئەوی توانەکانی هێزی جەوی زۆر جار بەداخەوە بە تایبەتیشی سەکە زۆربەی قوتابخانەکان مامۆستاکانی وانە بێژن یعنی زۆر ماندوون من بەڕاستی لێرە دەستخۆشی لە هەموو مامۆسانی وانەبێژەکەم توانایەک و تاقێکی زۆر سەرفەکەن بەڵام بەرامبەریان تاعیناتنیێدا مەزراوی نییە موچێکی کەمیان هەیە لەگەڵ من ئاگادارم زۆربەی مامۆسانەوەی کەوانە بێژە لە دوای داوامەکەی ئیشێکی ترەکە بۆی ماڵ و مناڵی پێ بەخێوکە ئەمە یعنی ماندووبوونێکی زۆرە مێشکیان زۆر ماندووە جستیان زۆر ماندووە ئەم شوانە ئیسراحەتێک بۆوانەدا زیاتر بەڵام لەسەر وەزارەتی پەروەردەی بەڕاستی لەسەر وەزیر بەڕێز دکتۆر ئالانەکە لە پشووی هاوینەکانە خولی باش کاتەوە خولی گەشە پێدانی برۆی بکاتەوە بۆ مامۆسان بە تایبەتی یعنی ئیستایی بینین سوپاس بخۆ لە کۆمەڵێ لە ناوەندەکان بینی کە دەوراتی زۆر باش و بەتوانە ئەکرێتەوە بۆ مامۆستایان بەڵام زۆر بەی کات بە پارەیە مامۆستا توانای نێبەشداریکە دەوراتێ بە دووەرەقی دەوراتێ سەروتر و خواردتر ئەمە مامۆستا بە تایبەتی وانەبێژەکان ئەو توانەمادییان نییە یاخود لە شوێنێکە کرێتەوە دوورە ئەو دوورە دەستە نایگاتێ بەڵام ئەگەر وەزارەتی پەروەردە ئەم ئەرکە بکێشێ هەموو هاوینێک لە شوێن نزیکترین شوێنەکانە مامۆستاکان هەڵبژێردرێ بۆ نمونە هەر شوێنێک هەر هۆڵێ 100 مامۆستا 200 مامۆستا زیاتر کەمتر دابینی بکە بۆیان و برەودانی گەشەی هزریان برەودانی توانەکانیان شێوازی مامەڵەکردنیە ئەتەکێتی مامەڵیان لەگەڵ قوتابی ئەتەکێتی مامەڵیان لەگەڵ یەکتریە لەگەڵ دەرەوەی قوتابخانەکە چۆنە بێ ئەمانە هەمووی زۆر گرنگە کە پەروەردە گرنگی پێ بدە زۆر جارە بینین بەداخەوە گرنگی درێ بەشتە بچکۆلەکان ڕۆتینیاتەکان بەڵام ئەوەی گرنگە من چۆن گەشەی من لە قوتابخانەیەکم چۆن گەشەی مامۆستاکانم توانای مامۆستاکانم بەهرەداترکەم چ ڕێگایەک بگرمە بەر بۆی توانەکانیان باشترکەم پەروەردەکەم چی ئەکا بۆی مامۆستاکانی بەڕێوبەرەکانی توانایان باشترکەن وەزارەتەکەم چیەکە پەروەردەی گشتی چیەکە ئەبێ پلانمان هەبێ پێش هەموو شتێکە پلان ئێمە زۆربەی کات لە لیژنەی هەڵسەنگانەکانە بینی ومانە باسی پلانمان بۆکەن پلانت داناوە یاخود دانەناوە زۆر کارەکەن لەسەر پلاندانەوە زۆر دووبارەیەکەنەوە کە پلان شتێکی زۆر گرنگە بەڵام بەڕاستی ئەبێ وەزارەتی پەروەردەکان خۆیان شەرت نییە هەموو جارێ وەزارەتی پەروەردەم ئەرکا بکێشێت و کۆمەڵە پلانی گەورە و ورد و دریشتی هەبێ پەروەردەکان بخۆیان ناتوانن پلانی تایبەتیان هەبێ بە پەروەردەکانیان کردنەوەی خولی ڕاهێنان کردنەوەی خولی تایبەت بە مامۆستا بە شێوازی بەرزکردنەوەی ئاسی زانستی قوتابی ئێمە بەڕاستی نیمانە ئێستا لە ساڵێکە بۆ نمونە ئەم ساڵ خول کراوەوە بۆ مامۆساکان سەرجەمیان بەڵام ڕۆژێ بووە یعنی بەڕاستی من بە ڕۆژێ ناتوانم ئیستیعابی هەموو شتێکم و ناتوانم هەموو شتێکی جوەرگم ناتوانم هەموو شتێک بەخشم بەلانی کەم و دەورات و خول ئەبێ 5 ڕۆژ بۆ 10 ڕۆژ بێ بۆی توانەکانی مامۆستا هەڵسەنگاندنی ئەوێ بە دوواداچوونی ئەوێ لە کۆتاییە هەڵسەنگاندنێ بۆ ئەو خولەکەی کە مامۆستاکانت خولەکەی بینیوە ئایا بڕێگە چارە بووە ئایا گەشتوتە ئەنجامێ ئایا ئەم مامۆستایانە بە کردداری سوودیان نەم خولی تۆ بینیوە بەداخەوە زۆربەی کات ئێمە خولەکانمان کاکرێتەوە لە پەروەردەکانە نەزەریە بۆیە مامۆستاژ ناگا بە هیچ لە لای مێشکمان لای چەپمان وەری ئەگرین بەڵام دوای ماوەیەک لە بیرمانەچێتەوە بۆ لەبەرەوەی نەدراوتە لای ڕاستمان بەکردداری شتەکانمان نبینەوە بەکردداری ئەو کەسانێک کە لەو کاتێک خولەکانمان پێ ئەڵێنەوە بەکردداری بۆ ناکە هەر تەنها نەزەریەکە بەداتاشوێ قسەکانە بۆ کات و تۆ ئەینووسیت و تەواو بەڵام کاتێ بەکردداری بوو چەسبە بێ لە لای ڕاستی مێشکی ئینسانەکانە دووبارە 100 بارە چەند بارە ئەم شتەهێتەوە مێشکی و بەردەوام سوودی لێ وەرگیرە و سوودی لێ بینە و بە قوتابیەکانی زانستێک و زانیاریەکی زۆر جوان و بە سوودیان پێبەخشێن باشە مامۆستا لە بابەتەکە زۆر دوور نەکەوینەوە ئەو گرفتانە چین و لە بەرامبەری شار چارەسەرەکانی چین کە مامۆستا پێوی ئەناڵێنێ ئەنی لە کاتی پشۆکانەوەتە چۆن سوود لە پشووەربوونین بۆ ئەوی کە خۆمان پشو پێ بدەین ینی هەم لەلایەنی ڕۆحیەوە هەم لەلایەنی جەسەدیەوە هەم لەلایەنی پشووی دەرونیەوە ئەمە چەند گرنگە بۆ مامۆستا کە گرنگی بم بوارە بداوە کاتی بۆ تەرخام بکە هەرێکێکیان بەپێی پێویست ئێمە بە حکومەوەی کە کاتی داوامەکان زۆر وکوتم زۆر ماندوین پێویستمان بەوەیە چۆن جەستەمان پێویستی بە ئارامی مێشکیشمان پێویستی بە ئارامیە و بەڕای من نزیکترین شت کارێکە ئینسان بیکە لەو کاتانەیە زیاتر خۆی مەشغوڵکە بە قورئان خوێندنەوە نزیک بوونەوە لە قورئان و هەروە کتێبەکان ئەو کتێبانی کە سوودی پێگەێنێ مەرجێ پەروەردەیی بێ کۆمەڵە کتێب هەیە ڕۆحیە یعنی زیاتر تۆ جاری وای ئێمە بەشی ڕۆحمان بەتاڵە
لە بەبوونەی مەشغەڵەتمان بە زانست و زانیاری و خوێندن بخوێنە و بخوێنە و زانست بەرەو بە قوتابی و تەرکیزمان کردوتە سەر ئیمتیحانات و کۆمەڵێشت دوورەکەویتەوە لە بەشە ڕۆحیەکەی خۆ کاتێکە نزیک بووی لە ڕۆحیان یعنی بەشی ڕۆحی جەستەی ئینسان کە پێویستێتی و سەرەکی ترین شتیشە بەڕای من لە ئینسانە کە پێویستێتی تێری بکەین ئەمەش بە نزیکمان لە قورئانە نزیکمان لە کتێب خوێندنەوەیە لەو شتانەی کە خوای گەورە پێی خۆشە دڵنیام ئاراممانەکات و دەرونیان و جەستەیان مشکمان سافەکات و ئیسفادەی زۆر لێەکەین. مامۆستا لە کۆتاییمە باسی مامۆستاکەین هەڵە نەبم 120 بۆ 25 ئێستا وەزارەتی پەروەردە مامۆستانی وانەبێژ زیاتری تقریبان بەڵام لەبەرەوەیان موچەکەیان کەمە ئەبێ لە پاڵیا ئیشکەن خۆ ئیشەکەی تریان پشوو نییە یعنی ئێستا دیسانەوەکاتە مامۆستا 120 مامۆستایان ڕاستە پشویانێ بەڵام هێشتا هەر لە پشویانین ئەمەش هەر گرفتە بۆ مامۆستا بەتەکید گەورەترین گرفتە ئێستا من لە قوتابخانەکەی خۆمە مامۆستاکانم کە باوکن وانە بێژن یان زەوانە بێژ دوان زەوانە بێژمان هەیە 6 حوتێکیان پیاون زۆربیان بەرپرسیارەتی لەسرە مەجبورە دوای ئیشەکەی دەوامەکەی ئەچێ بۆ ئیشێکی تر یاخود کرێکاریەکە بەداخەوە یاخود ئەچێ لە معمەلێکە ئیشەکە کە تا 12 شەو ماڵەوە نبینێتەوە یاخود ئەچێ لەسەر دوکانێک دانیشە تاکو 8 شەو یعنی ئیسراحەتیان نییە بەڕاستی ئەمە ئەگەر پەروەردە وەزارەتی پەروەردە ئەم هەنگاوی بنایە وانە بێژەکانی تاعین کردە ئەوانیش پێویستیان بەو ناڕەحەتی و نەهامەتیە نابێکە ناچارە بۆ بژێوی ژیانیان بچێ هەنگاوێکی تر مادووبوونێکی زیاتر کە ئەو کاتە خۆی وابەستاکە بە پەروەردەکەوە بە قوتابخانەکەیەوە زیاتر هەوڵە گەشەکانی مێشکی گەشەی هزری خۆی تواناکانی برەو پێدا و باشتر ببێ باشە مامۆستاکاتە ئەم مادووبوونە چی کاریگەریەکات لەسەر مامۆستاکان بەڕاستی ینی هەر لە ئەزمموی خۆتانەوە ئەگەر بێت و ماندوو بن ئەمە وەکو مامۆستایەک چنێک کاریگەریە بێ لەسەر کاریگەری مامۆستایەکی وانە بێژ نتوانێت لەم پشووە ئیسراحەت بەخۆی بە دواتر ینی بەڕاستی چ کاریگەریەکە بێ لەسەر خوێندنەوە وڵای بەتەکید کاریگەری لە شێوازی وانەوتنەوە بێ ماندووە دەستێکی ماندووە ڕاستە ئەو پەڕیتوانەکانی خۆی خاتەگەر لەو کاتێ بەڵام لەبەرەوەی مێشکی خۆی ماندووە جەستەی ماندووە ناتوانێت حەقی پۆلەکەی بدا ناتوانێت حەقی قوتابخانەکەی بدا ناتوانێت حەقی مێشکی خۆی بداوەکو مرۆڤێک کەواتە ئەمە کاریگەری لەسەر جەستەی مامۆستاکاکە ئۆتۆماتیکی ئەوەی کە دەرونیان مامۆستاکە پێی ڕووخاوە ئەگوازرێت و بە قوتابەکانمان بەداخەوە کاتە هەم مامۆستاکە قوربانی و هەم خوێندکارەکانیش و هەروەها ئەوەش کە وای لێکردن ئیسراحەت ناکەن تووشی ناومێدیەکە تووشی مەلەلیەکە زۆربەی کات هەستەکەی مامۆستاکە خواخوایەتی کە هەروەنە کاتەی هێتە مەکتەب چۆن قوتابی پۆلی یەکی ابتیدایی خواخوایەتی لە یەکەم دەرسەوەڵەکەی بڕۆینەوە یعنی زۆر جاردیقەتی تەجروبە ئەەکەی لە زۆربەی قوتابخانەکانە ئەمە دووبارە بێتەوە مامۆستاکە خواخوایەتی زەنگی کۆتایی دەرس لێبا و بە خێرای بڕاتەوە یا فریای نانخواردنە بکە فریای ئیسراحەتی بکەێت و بچێ بە لای کار و کاسبێکی تریا بەداخەوە یعنی بەڕاستی ئێمە نەک هەر وەزارەتی پەروەردە حکوومەتی هەرێم ستەمێکی زۆری لە مامۆستایان کردووە بە تایبەتیش لەوانە بێژەکان ستەمێکی زۆر گەوریان لێکراوە کە ناحەقێکی زۆرە تۆ پەروەردەی نەوەکان ئەیتە دەستی بەڵام لە هەمان کاتە مافەکانی خۆی بۆ دابین نەکردووە بۆیە ئەگەر ماف دابین کرا دڵنیام پەروەردەیەکی جوان توانایەکی باشتر هێزێکی باشترە بەخشە بە قوتابخانەکان و بە قوتابیەکانمان ئەوەی کە لەسەر مامۆستایەک ینی ئەوەی کە لە توانای خۆیان بێ ئەوەیە کە بۆ منە پلانێکی هەبێ ئیتر وەکو چۆن ئێمە پلانێکمان هەیە بۆ ڕۆژانی کارکردن چەند گرنگە پلانیشمان هەبێ بۆ کاتی پشۆکانی بۆ منە ئەگەر لە پشووی بەهارەشانە بێ خۆ پشووی هاوین و کاتەکانی تر پێویستەکە کە مامۆستایانیش گرنگی باخێ بەخۆیان ڕاستە خۆی بەڕاستی گەر مرۆڤ فلانی نەبوو بۆ ژیانی ینی منەڵم ژیانێکی دۆڕاومانە بێ پلان مەرجنەیەوەی کە بەس تەنها نووسین بێ ئێمە کردارەکان زۆر مهمە پلان هەیە بۆ بەیانی چی بکەی کاتی ئێمە وەکو ئافرەتە چینە بازاڕە گەر پلانمان نەبێ ئەو پارەی بەدەستمانەوە چی پێ ئەکڕین هەموو بازاڕی کرێەوە پارە هەمووی سرف کردو و نەشگەشتوتە ئەو شتێکە خۆت ویستوتە زۆربەی کات دەچی بۆ نمونە بۆ جووتێ پێڵاو یاخود بۆ کراسێک دەچی سێرێکە 150,000 200,000 سرف کردووە خۆش نازانی مەبەستە چی بووە لەبەرەوەی پلانێ نەبوو بەڵام کاتێ پلانێ بۆ دانا پارەکەشی بۆ دانەی بە ئاستەکەی کاتەکەی بۆ دانەی ئەمانە هەمووی بۆ تەگەڕێتەوە قوتابخانە و مامۆستاش بە هەمان شێوێ کاتی پلانی بۆ ژیانی دانا لە کاتی بەتایبەتی پشۆکانە پلانی دانا بۆ کات بەسەربردنی گەشتێکی خۆش بۆ سەفەرکردن بۆ سەردانیکردن بەڵام پلانی هەبێ بۆ بەشە ڕۆحێکی و کووتمان پلانی هەبێ بۆ ئەوەی کە جاروباری بخوێنێتەوە فریانەکەوێت بە کتێبی تر بخوێنێتەوە بۆ نمونە لە سوشیال میدیا و لە یوتیوب و لە گۆگڵەوە ئەتوانێت ئەو بابەتانی کە گرنگە و جێی سەرنجە و تواناکانی بەهرەدارترەکە خۆی گەشت پێبا لەو ڕۆوە مامۆستا لەو کاتەی ماومانە لە پشووە مامۆسایان خۆیان لە چه مەجلیسێک بپارێزن و ئەکات نەچنە کۆمەڵێک بەیان وەکو ئەزمموی خۆ تەجروبەی خۆت کە ڕەنگە
هەنێک گەشت هەبێ ئەسڵەن نەک هەر ئاسوودەت نەکە ماندووشت کە هیلاکشکە ڕەنگە چەند ڕۆژێکی بێ بۆی بیتەوە تایم کەواتە مامۆستا خۆی لە چی بپارێزێت لە پشوەکانە بۆی پشوەکەی پێچەوانەوە نەبێتە هۆکاری تان ماندوو بوونیشی زۆر جارە بینین لە پشوەکانە گەشتی 5-6 ڕۆژی دانرێت یان گەشت بە تایبەتم پشوەکەی کەمێک ئامانە ئێمە وتمان لە هەموو لایەنەکانە پێویستمان بە ئارامی هەیە پێویستمان بە ئیسراحەتێکەیە و ئەبدێتی خۆمانکەین و کاتێ تۆ پشوێگەکەی بۆ نمونە ئەچێ بۆ جنوب یاخود دەچێت بۆ ئێران بە پازڕوە 30 ساعتە 20 ساعتە کۆمەڵێک ئەم کاتانەیە کوژێ بە لە ناو پاسە لە ناو منشئە زۆر مێشکی ماندوو بێت جەستێ ئەوەی ترشەکەت و ماندووە کاتی ئەوێ بێتەوە نزیک پشوەکەی تەواو بێ ئیسراحەتێکی نەکرۆ بخۆی ئارامێکی بەخۆی نەداوە سەرەکەی زەرەری لە خۆی داوە کاتی ئەچێتەوە بۆ قوتابخانە دیسان هەر بە هیلاکەتی ڕۆشتۆتەوە بۆیە ئەبێ مامۆستایان بە وریاییەوە پشوەکانیان بەسەر بەرنەوە بە وریاییەوە گەشتەکانیان کەن گەشتێ نەکا کە ماندوویەکە و شەکەتێکە بۆی بە ئارامی بە دڵ و دەروونێکی باش و بە خۆشیەک و خۆشەویستیەک و بە ئومێدێکی جوانە بچێتەوە ناو پۆلەکانی زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا بێخاڵ عەلی دەستەکان خۆش لەم تەوەرەی لەگەڵ ماوەی سپاس دەکەین سەرکەوتوو بنێ و سپاس دەکەم